چۆن ئەژیم خۆتان بیر بکەنەوە یەکێک لە ناو چوار دیوارە لەسەر جادەکە داینی ڕێگا نادۆزێتەوە بێتەوە ماڵێ. باسی مناڵیم بکەم بە 2 سەعات تەواو نابێ، یعنی چی بڵێم دەربارەی مناڵیم. هاتنە دنیامەوە شتێکی سەیر بوو. 27 دوانزەی 37 لە زستانێکی زۆر سەختە لەدایک بووم لە سلەیمانی لە ماڵی باپیرم، ماڵێکی گەورە بوو لە سابونکەران. بەس ئەوەیە کە هاتوومەتە دنیاوە نەگریاوم. هەموو کەس باوەڕ ناکە ئەڵێن بەست حەزرەتی مەسیح نەگریاوە. 13 ڕۆژ پورم دایکم مەشغوڵی ئیشن، من نە ئەگریم کە برسیم بێ نە ئەگریم کە سەرمان بێ. دو ئەوەی تر من لێرە نەماوم لە سلێمانیم نەدیوە، من بەسەردان باوکم بنیایەنە. لە 4 ساڵیەوە من چوومەتە مەکتەب. دایکم بۆمی باسەکە ئەڵێ کە چون بۆ کەرکک ئەبینی مناڵان ئەچن بۆ مەکتەب دەفتەریان پێ تۆ ئەگری ئەڵێ منیش ئەمەوێ یا ببرم یا ببن بۆ مەکتەب. ناچار منی بردووە بۆ مەکتەبێک و تۆتی ئەمەم هێناوە بۆ مەکتەب. مدیرەکە وتێتی خۆت جۆلانەکەی و مەمەکەشی بۆ بێنە ئێجگاری. مدیرەکە کە ئاوڕیایەوە لە من بەرامبەر مدیرەکە دانیشتوم ئاوە سەیرەکە فرمێز بە چاومایەتە خوارەوە. مدیرەکە سەری سەرماوم چونە مناڵە تااقەتی چووە. ئەڵێ پێم و تۆ بۆ ئەگری و تۆمە 1 2 3 4 ئێوە حەقتان چییە بەسەر ئەبری مناو من ئێرەم ئەتەقی ئێرەم نایەتە دەرێ ئێرەم بۆ وەکو ئێوە ناتوانم قسە بکەم. مدیرەکە وتوتی بێهێڵنەوە چەند ڕۆژێک کەوت تااقەتیەچێ. طبعا ڕۆژێک لەو ڕۆژانە مدیرەکەیەتە دەرەوە ئەبینێ لەبەر دەمی سنفەکە لەسەر جەنتاکەم دانیشتوم سەیری ئاسمانەکەم و فرمێسک بە چاومایەتە خوارەوە. وتوێتی وەی زانی وەش یاریان لێ دزیوم عەزیەتیان ناوم. لەو ڕۆژەوانێ من هەر کەسێ ئازارم بێ هەر کەسێ بیبینم خراپەم لەگەڵەکە ئەگریم بۆی دڵم پێیەسووتێ. مدیرەکە وتوبە نا کەس هەموویان هەموو گوناحن. لەو وەختەوانەی مدیرەکە معلمەیەکی دانا مراقەبەی من بکە، من نابێ لەگەڵ مناڵانە تێکەڵ بم. یعنی حتا کۆلێجم تەواو کرد لە بەغا من دوورە خرامەوە لە خۆم نەچوومایە دوورە خرامەوە. من 2 کولیە بووم کە ڕەتی هاتمەوە بۆ سلێمانی عوتڵە نەهاتمەوە چونکە هەر لە بەغا ئەمامەوە ئیشمە کرد لەگەڵ تۆفیق وابی و مامۆستاکان و ئەنار خەریکی نووسین بووم. سەیرم کرد ئەگەڕام بەناو کۆڵانەکانە بازاڕەکانە کچانە بینم گەورن بە عومر لە مەکتەب نین خەفەتم ئەخوار. ئەو وەختە دوان دائیمی لەگەڵم بوون، یەکێکیان بە ڕەحمەت بێ ئازاد مەحموود شەوقی، ئەوی تریشیان نووری وەشتی، یعنی وەکو یاوەر لەگەڵ بابوون دائیمی. منیش هاتم هێنم بان کرد ئازاد وتم وەرە بنووسە بۆ موسا سەبەت مدیری مەعارف بوو، بڵێ نەسرین فەخری ئەوێ مەکتەبێ بکاتەوە بۆ قەلاچۆکردنی کوردی ئزبان و بۆ بوژانەوەی کەلەپوری کوردی. ئازاد چوو هاتە وتی ئەرێ پێم ناڵێن ئەم نەسرینە بە وازمان لێ ناهێنێ، من دەتوانم شیوا داوا بکەم لە بەغا. وتم کاک ئازاد بنووسە بینێرە بۆ بەغا. بەڕێکەوت لەوێ نووری ڕاوی هەبوو هونەرمەند بوو ناسراو بوو ئازاد ئەیناسی. نامەکەیان نار بۆ ئەوێ نایەتە بینم بە تەواوی یا لە زەرفی هەفتەیەکە یا لە 2 ڕۆژە موافقەت هاتەوە ئەو مەکتەبە بکەینەوە. ئەوەی سۆڤێت هاتەوە وتیان بۆ وەخت لە خۆت کیسەی
بڕۆ بۆ یەکێتی سۆڤێت عالەمێکی تازەیە و چوب من و کەمال مەزهەر و معروف خەزنەدار و عزەدین مستەفا بووین لەوێ دام نابوو لەسەر ئەدەبی عەرەبی و ئەدەبی ڕووسی بنووسم دوایی کاری ئەو مامۆستا بێگانانە ڕاست بێ کە بە منیانوە تۆ وەکو زمانەوانی تۆ شاعری تۆ ئەدیبی تۆ وای هەموو شتێکت هەیە یەک خزمەتی میلەتەکەت بکە بنووسە لەسەر زمانی کوردی ئێمە نە کوردیم نەخوێنەوە ڕاستە لەناو ماڵە هەر کوردیە و کوردیان بۆ ئەخوێنمەوانێ دامنە مەوزوعەکەم هەڵبژارد فعل فرمان لە زمانی کوردیە لەسەر بناغی هەردوو شێوە بنەڕەتیەکەی خوارە و ژوور طبعا من هیچ نازانم بەڵام خۆم دەستم کرد ئەوەی لێ مێشکمایە ئینگلیزی ئەزانم عەرەبی ئەزانم ئەوانە ئەزانم ئوتڕۆحەکەم تەواو کرد بەڵام زەریبەکەی یەک ساڵ یای لێ مێشکم کە تووشی نووسینی مێشک بووم یعنی کەمی مابوو مێشکم تووشی سەکتەی دەماغی بم لە ئیشکردن و نەخەوتن و ماندوو بوونە ئیتر وتیان نابێ فعل هەڵبژێرێت چونکە فعل بناغی هەموو شتێکە لە زمانە دەست بۆ هەر کونێکی زمان بەری ئەگەڕێتەوە بۆ فعل وتم من ئەمە هاتووم بە نازانم تەسحەیەکی دائەنێم بۆ خزمەتی میلەتەکەم طبعا ئەوەم تەواو کرد الحەمدلله بە دەرەجەی ئیمتیاز لەسەر ڕەحەکەم نووسراوە یەکەم نامەیە لە عالەما دەربارەی زمانی کوردی لەسەر بنەڕەتی هەردوو شێوەی خوارە و ژوور من لە مۆسکۆ بووم لە پێشە من و دکتۆر کەم هەموو لە مۆسکۆ بووین یەکەم جار دوایی بە ڕەحمەت بێ برای عەزیزم دکتۆر ڕەحیم قازی کوڕی مامی ڕئیسی جمهوری محەممەد قازی هات ئێمەی ئیقناع کرد بە تایبەتی زۆری لە من ئەکرد بچم بۆ ئەوەی لەوێ لە ئیزگەش ئیش بکەم من لە مۆسکۆ تەعین کرام یەکسەر لە ئیزاعەیە یەشتا نەچوو بوو بۆ ئەوەی خەبەر چوو بوو ئیزاعەی بەشی عەرەبی چاوەڕوانی منی ئەکرد کە ئیشمە کرد لە ئیزگەی بەغا ئێمەی ئیقناع کرد چوین بۆ باکۆ منیان 4 ساڵ هێشتەوە لە ئوتێلێکی ئەجنەبی دەرەجە یەک تا ماڵە شوقم تازەکانی مامۆستاکان تەواو ئەبێ من شوقەیەکی ئەنێمێت تاقە تەلەبەم کە شوقە بیرێ بە من لە مەنتەقەی مامۆستاکانی جامیعە کە لە باکۆ بووم کاک ڕەحیم هەر ئەوە نەزانی دەرگاکەیە کردەوە دادەگیان ئەوە خەڵک هاتوون لە ئەڵمانیا و لە فلان دەوڵەت لە فلان دەوڵەتە ئێرانین چین ئەمانە هەموو سەرسپی و تێکۆشەرانی ئەوێن ئەیانەوێت تۆ ببینن نیە هەموو شوێنەکەوانێ کە خەڵک بهاتایە ئەهاتن بۆ لای من لەوانە نادڵم نایە بڵێم خوا لێ خۆش بوو دکتۆر عەبدوڕەحمان قاسملوو دکتۆر عەبدوڕەحمان قاسملوو هێشتا تەلەبە بووم لە کولیەی تەربیە هین هاتبوو قەدری جان شاعر و سیاسی سووریا هاتبوو بێ بۆلام بۆ کولیە بمبینێ من تەلەبەمم ئەمانە هەموو ئەهاتن بۆ لای من کاتی ئەمانەوێ وێنە بگریت سەیرم کرد یەکێک لە دوورەوانێ عینەکی لە چاو و زەعیفێک و درێژ وتم ئەزبەنی بە قەدری جان وتی چێ وتمەوە مراقەبەمان ئەکە پێکەنی بانگی کرد بانگی کرد تومەز عەبدوڕەحمان قاسملووە ئەوێ من بناسێ شەر بەکە علاقەتمان زۆر بە قووەت بوو زۆر یعنی نازانم بڵێم چی حتا کات بۆ باکۆ یەکسەر کاک ڕەحیم وتی بزانە چێ هاتووە بۆلات چێ هاتووە بۆلات ئەوە عەبدوڕەحمان قاسملوو ئەمە ماڵی دکتۆرە نەسرین فەخریە من بە پێی مەجای خۆم هەفتانە چەند ڕۆژێک سەردانی یەکەم بەڵام ئەو خۆی نەخۆش و لە ماڵەوە کەوتووە ئەبێ هەموو جارێ خۆم دەرگاکە بکەم و ئەنجا بچمە وجود فەرموون
دكتوري جان شوني؟ أحوالك شونا؟ ماشي شكر. صحتك شونا؟ أحوالي باش شكر. بدينيني أول شاكم بابا إن شاء الله. باشا بي إن شاء الله. ممنون. سرەتای ناسینم بۆ دکتۆرە نەسرین فەخری ئەگەڕێتەوە بۆ زیاتر لە چارەکە سەدەیەک لەمەوبەر. کاتێک بۆ یەکەم جار کتێبی ڕێنووسی کوردیم دەستکەوت و خوێنمەوە. بەڕاستی لە خوێندنەوەی ئەو کتێبەوە خۆشەویستیم بۆ زمان زیاتر بوو، خۆشەویستیم بۆ دکتۆرە نەسرین فەخری زیاتر بوو. کاتێک بە دوای مێژووی ژیان و بەسەرهاتی ئەم دکتۆرەیە گەڕام، ئەنجا بۆم دەرکەوت و زانیم هەموو ژیانی ئەم خەمخۆرە، ئەم دڵسۆزە، ئەم مامۆستایە لە پێناوی زمانی کوردیایە. ئەم خۆشەویستی و عیشقە بۆ دکتۆرە نەسرین مایەوە هەتا لە ڕێی برای خۆشەویستم کاک محەممەد مەردان کە ئەویش خەمخۆری وشەی کوردی و فەرهەنگی کوردی و کەلەپوری کوردیە، ڕۆژێک گوتی بچین بۆ لای دکتۆرە نەسرین، زۆر زۆرم پێخۆش وتی من ناونیشان و شتی ئەزانم و چەند ڕۆژێک لەمەوبەر ئێمە چوین چاوپێکەوتنمان لەگەڵ کردو. بەڕاستی کاتێکی زۆر خۆش بوو. کاتێک لەگەڵ کاک محەممەد هاتین بۆ ماڵیان، هەرکە هاتمە ژوورەوە بەڕاستی موچڕکێک بە گیان ماهاو. یەکسەر وتەکەی یەکسەر وتەکەی مامۆستا نەزوەندی مەلان بیرکەوتەوە کە ئەڵێ ئێمە زیندوو کوژی مردوو پەرستین. تۆ سێریکە خەمخۆرێ، دڵسۆزێک، کەسێک هەموو ژیانی لە پێناوی زمانی کوردیا بوو. ئەو زمانەی کە ئێمە دوژمنانمان هەموو شتێکیان بردین، هەموو شتێکیان داگیر کرد بە نەیانتوانی زمانمان لەناو ببن. ئەم خۆشەویستە، ئەم مامۆستایە هەموو ژیانی لە پێناوی زماندا بووە، کەچی ئێستا تۆ بە تەنیا لە ماڵێکە ئەیبینی لە نێوانی چوار دیواردا بە تەنیا ئەشی. خۆشەویستی تۆم پێیداوم دڵێک، هیوام خۆشی بێ بۆ هەبوو گەلێک. یعنی ئەمەنگە نەتەوەکەی خۆمم خۆشەوێ، هەموو نەتەوەیەکم خۆشەوێ. ئەوە لە شعرەکانمە. هەموو شعرەکانم دیوانی یەکەمم هەوی هەمووی سیاسیە و تێکۆشانە. کە من جارێت تەلەبە بوو، ئۆتڵەیەک هاتمەوە. حەزەکەم ئەمە گوێ بگرن لێی. نازانم نووری وەشتیم لەگەڵ بوو، ئازاد کێ بوو، پیاسەمە کرد لە لای سەراوانە سەرم کرد. مامۆستا گۆران و شاکر فەتاح بەڕەحمەت بن. ئای دادەگیان ئەوە تۆی هاتوویتەتەوە؟ چۆن؟ وتم هاتوومەتەوە. مامۆستا گۆران وتی ئەم برازایی من بە بەلاش نەهاتوەتەوە، شتێکی لە ژێر سەرایە. ئیتر ئەوە بوو ئەو داوای مەکتەبەکەم کە کردەوە، لەگەڵ هێنانی کەلوپەل لە بازار بۆ چنین و شتی دووبارە هەمووی شتەکان ڕسمەکان هەیە، چۆن شت ئەچنن، چۆن تازەی کەنەوە ئانە. و دوایی وتم ئیشێکم هەیە کۆبینەوانی. وتی بەخوا لە هیچ شوێنە کۆنابینەوە ئیلا لەو ژوورەی تۆ لە ماڵی باوکە. کە کۆبوونەوە چییە؟ کۆڕی زانیاری کوردم دامەزران لەگەڵیانە. تەلەبە بووم من. ئەوە کە بە نەخۆشی هات بۆ مۆسکۆ، وەڵا عیزەدین هات پێی، وتم وتەوە مامۆستا گۆران لە خەستەخانەیە لە کرملن. منیش یەکسەر تەلەفۆنم کرد بۆ ڕئیسی جامیعە، وتم ئەوە ئەو مامی منە گۆران لە کرملنە، ئەمیش مەرکەزی بەرز بوو لە حیزبە. وتم ئەمە بێ تەیارەم بۆ حجزکەن و خەبەر بیان بە کرملن ڕێم بەن بچمە ژوورەوە. تەیارەیان بۆ حازر کرد چووم و هەموو ڕۆژ ئەچم سەرم لێ ئەیا خواردنم بۆی ئەبرد. کە گەڕا بۆوانێ بۆ سلەیمانی باوکم نامەی بۆ ناردم، تیڕۆڵە مامۆستا گۆران ئەڵێ ئەوەی نەسرین بۆ منی کردووە تا ماوەم لە بیرم ناچێ. بەعەکسەوە کەسی تر نەچوو بەلایە. من لە ماڵەوە دانیشتم، ژوورێکم هەبوو، جلێکی تایبەتی درێژم لەبەر ئەکرد. ئیتر هەر
خەڵک بۆ هاتووە، گەنجە هاتووە، پیرە هاتووە، وەزیرە هاتووە، عالمە هاتووە، سیاسی هەیە، لەو ژوورەی بنا کۆبنەوە هەموو. یەکێک لەوانە نەجمەدین مەلا ئەهات سەری لێ ئەیان بە ئاوا کڕنووکی ئەبرد، سەلامی لێ ئەکردم. حتا کە چم بۆ ڕسمەکەی منی لە ژینە بڵاو کردەوە، نووسیوێتی ناوی ناوم یەکتەن کە نمونەی ئەو نابێتەوانێ، بڵاوی کردەوە کە زەیری کچانمان بەچی مەشغوڵون و ئەمیش لە چ عالەمێکایە کەس نەبوونەیە. کە چاو بگێڕی بە ماڵەکەیە و بە کتێبخانەکەیە بەڕاستی خەفەتە خۆی. ئازارێک لە گیان تا بێت کە تۆ ئەم هەموو دەستنووس و ئەم هەموو نووسینەی ئەم مامۆستا بە ڕێزا ئەبینی بەداخۆ ڕووناکیەک نابێنن. پاشانیش کە بینیم ئەم کەسە گەورەیە کە بە تەنیا لە ماڵێکی ئاوا ئەژی بەڕاستی دەردی تەنیایی زۆر ناخۆشە. حەزم کرد من هیچ نەبێ بەپێی ئەو کاتانەی خۆم بۆم ئەکرێ ڕۆژانە بێ لە هەفتەیەکا چەند ڕۆژێ بێ یا لە مانگێکا چەند ڕۆژێ بێ بەپێی کاتەکانی خۆم من بێم بۆ لای. ڕۆژێک باسی ئەوەی کردوتی من ئەوەتر لە تەمەنێکام و نەخۆشم و بە تەنیام حەزەکەم بیرەوەریەکانم بنووسمەوە. تۆش کە کەسێکی من بۆ خۆم وەکو پسپۆری زمان و تۆش کەسێکی کە حەزێ لە زمانە حەزەکەم لە ڕێی تۆ بێەوە لەو چەند کەس پێشتر بە منی و تۆ سەردانیان کردوم حەزەکەم تۆبی لەگەڵام بەوەی منیش زۆر بە فەخرە و بە ئەو پەڕیشانازیە بۆ من کە من لەگەڵ کەسێکی ئاوا گەورە دابنیشم و بیرەوەریەکانی بۆ بنووسمەوە. هەتا زۆر جار خۆی ئەی فەرموو زۆر شت من بیر مەچێتەوە کاتێک کە تۆ شتە نووسی و باسی یەکەیت من زۆر شتی کەم بیرەکەوێتەوە. یعنی زیاتر لە ساڵێک بڵێن خەریکی ئەو بیرەوەری و شتانە بووین، هەر ئەوەی ما بڵێن پاگنووس بکرێ و ئامادەیکەین بۆ چاپ. ناتوانم وەرە و کورسەکەی خۆت کە چووینە کولیەی ئاداب حەوت شوعبەمان هەبوو بەشی کوردی. تەلەبەکان زۆر بۆەوە بوو کە بەیانی 11 ئازار دەرچوو تر دەرگامان کردەوە بۆ ئەوەی تەلەبە بێنین بخوێنێ. چۆنمان ئەهێنان بە حساب ئەمانە کوردی ئەزانن دەرەجاتیان نییە. ئەچووم چیمە کرد بە عەمید و ئانەمە و ئەمانە زمان ئەزانن مهم زمانەکە بزانن. لە شوێنی واوە هاتوون زمانەکەیان پاک و پاراوە. حەو بەشمان کردەوە بە ڕەحمەت بێ ساڵح یوسفی بەردەوام کاغەزی بۆ ئەناردم دکتۆرە ئەمانە قبول کە هەموم قبوڵەکردن 350 تەلەبە. دڵشاد مەریوانی نەگبەت بەڵێ کاغەزێکی بۆ نووسیم تی مامۆستا گیان دەرەجەم نییە دوای خوا تۆ ئەتوانی یارمەتی بی. واستەم بۆی کرد تاعینم کرد لە بەشی کوردێکە. بەرهەمەکانی زۆرە بەڵام بەداخەوە ئەم بە حکمی تەمەن و ئەو نەخۆشی کە بە بەردەوامی خەی گرتووە و نەخۆشی تەنیایەکەشی زۆر شتی بیر نەماوە. کتێبە چاپکراوەکانی بە زمانی کوردی ئەوەی ئێستا لە بەردەسا 11 کتێبە 12 کتێبیشی دەسنووسن کە ئامادەن بۆ چاپ. ئەمە جگە لە نووسین و بەرهەمەکانی لە ڕۆژنامەکانی وەکو ڕۆژنامەی هاوکاری وەکو ڕۆژنامەی پاشکۆی عێراق کە بە زنجیرە ئەوەی ڕۆژنامەی هاوکاری من سێرم کردەوە 55 زنجیرەیە 55 حەڵقەی بڵاو کردوێتەوە. هەروها لە پاشکۆی عێراق لە گۆبارەکانی کۆڕی زانیاری کورد کە بە بەردەوام بەرهەم و نووسینی هەبووە. هەروها لە گۆباری ڕۆشنبیری نوێ لە گۆباری کۆلێجی ئاداب ئەمانە هەموو نووسینی هەیە. بەرهەمە چاپکراوەکانیشی بە عەرەبی ئەوەی ئێستا هەیە لە ناو مەکتەب لە ناو کتێبخانەکە 10 کتێبن 3 کتێبیشی دەستنووسە ئەمانەش ئامادەن بۆ چاپکراوە عەرەبیەکانی جگە لە بابەتی زمانەوانی خۆشی دیوانی شیعری هەیە نزیکەی 4 دیوانی شیعری هەیە شیعرەکان بە کوردی و بە عەرەبیش یعنی لەو کتێبەی کە بڵاوی کردوێتەوە بەشی پێشەوەی هەموو شیعرەکانێتی بە کوردی بەشی دواشەوەی شیعرە بە عەرەبی. ئەمە ئەوانەیە کە من بینیمە و یا لە بەردەستا بۆ و چاوم پێکەوتوە بەڵام
من هەستەکەم زۆر لەمە زیاترە. نەسیم فەخری یەکێکە لە پێشەنگەکانی ئافرەتانی کوردەواری. ئەگەر بچینەوە دواوە بۆ 6 ساڵێک لەمەوبەر ئەمە خۆی شێشی زۆر گرنگە بە تەبتی لەو دەور و زەمانەیە ئافرەتێک هەڵبکەوێ و بچێتە دەرەوەی وڵات خوێندینی بەرز بخوێنێ. ئەتوانین بڵێن چەندینەوەی قوتابی لە بواری زمانی کوردیا پێگەیاندووە. لە هەمان کاتە ئەمە ئافرەتە قەڵەم بەدەستێکی چاشیش بووە، بە درێژایی تەمەنی تا و کاتی کە توانایی نووسینی هەبووە ژمارێکی زۆر نووسینی هەیە. ڕاستی ئێمە ئەم ساڵانەی دوایی کە هاتەوە کوردستان ئێمە لە نزیکەوە بە خزمەتی گەیشتین و ناسیمان. هەندێک برادەریش باسییان بۆ کردبوو. ئەو دیارە کتێبخانەکەی بەشێکی زۆری فۆتا بوو. پاشماوەی کتێبخانەکەی ئەوەی کەما بوو هەندێک برادەر ڕائەسپارد بوو کە خەنەعەتیان پێکردوو کە پێشکەشی بنکەی ژینی بکە. و ئێمەش ڕاستی کتێبەکانیمان لێ وەرگرت و ئێستا لە بەشی کتێبخانە گشتیەکانی ئێمە پارێزراوە. لە پاڵ ئەوەیە بەشێکی لەو نووسینە هەم چاپکرا و هەم دەستخەتەکانیشی ئێمە لە لای خۆمانە پاراسومانە. ئومێ دەکەین ئێمە ئەو شەرەفەمان پێ ببرێت لە داهاتووە بتوانین دەرفەتیەوەمان بۆ بڕەخسێ بتوانین هەموو سەرجەمی بەرهەمەکانی بە چەند بەرگێک لە چاپ بین. دڵی نەسرین دڵ شوشەیە بە یەک هەنسک ئەکولێتەوە. دڵی نەسرین گوڵاڵەیە بە یەک خەندە ئەکرێتەوە. نازانم شعری خۆم لەبەر ناکەم. مەلا مستەفای برزای من ڕاوێژکاری ئەو بووم بەو مناڵیە. ڕاوێژکاری بووم. چونکە لە ئیزگە کە شۆڕش بوو بە سەدفە من لە سلێمانی بووم. تەلەفۆن کرا بە کوردی و بە عەرەبی. تەصلینە بەغداد حالەن ئەگەیتە بەغدا حالەن. منیش یەکسەر خۆم گۆڕی و جەنتام هەڵگرت چوون بۆ بەغا. چوون بۆ ئیزگە زوباتی ئەحرار سەیتەرەیان کردبوو بە سەر ئیزگەکەیان منیان بان کرد وتیان تۆرە تەعیین کرای لێرە و لە هەردوو بەشەکە. حتا بۆ مراقەبەدان ڕابووم لە عەرەبی و لە کوردیە بەلا بانگان شەو. بەرزانی لە پانجەو کاتەوە ماڵەکەی لەکوێ بوو بەرامبەر ئیزگە بوو بڵێم ئێرە و چەند تەمە ئەم سەرجادەیە ماڵی دوور بوو لە ماڵی سەباحی نووری سەعید بوو. ئیزگە تەواو ئەبوو بە دزێوە ئەڕۆیشتم ئەچم بۆ لای. کە ئەچووم ئەو هۆڵە زلەی کە سەدەها خەڵکی تیا بوو هاتبوون بۆ لای هەموویانی بەجێ ئەهێش منی ئەبردە ژوورێکی بچووک لەگەڵ مادا ئەنیش پرسیاری لێ ئەکردم پرسیارم لێ ئەکرد شتی فێرەکردم شتم بۆ ئەجێڕایەوانێ یعنی بەنەو نازانم بڵێم زۆر منی خۆشەویست. هەتا ڕۆژێکیان بوو کە چووم نەختێ دوا کەوتم ئەوەی حرەسەکەی بەردەرگاوتی ئەزبەنی ئەوە لە مەراخی تۆیە دوا کەوتی. وتم ئیشم هەبوو کە چووم وتم ئەڵێ دوا لە مەراقا بوویتی ترسام وەزعی ئێمە تێک چووە ئەمڕۆ لەگەڵ عەبدولکەریم کۆبووینەتەوە من ترسام تۆ لە کاتی پەڕینەوەیە تۆیان گرتە بێ. لەبەر ئەوە ئاگادەر بە پێش ئەوەی بڕۆی حرەسەکە بچێ ڕێگاکە ببینێ ئەم لاو ئەولامە کە لە پشتەوانێ خۆت دەرباز کەت نەتگرن. عەبدولقادر حەما ئەمین تەلەفۆنی بۆ کردم یەک جار کە تەنبەی خۆم بوو
وتی ما دکتۆرە گیان من پێشبەرگەی تۆم وتم تۆ چێی وتی من عەبدولقادرم محەممەد ئەمین ئەوە تا لای سەری بەرزانیەوەم ئەڵێ کوێی ئەوێ یعنی وەیان نەزانی من ڕام کردووە کوێی ئەوێ تەیارەی بۆ دانێن بینێرن بۆ ئەو شوێنەی بە دڵی خۆی. کەڕەتێ یەکێک هات گریام وەڵا لێرە تی دکتۆرە یەکێکم دیوە ئەڵێم تۆ چۆن سەیری خاگەکە ئەڵێ خاگ ئەوەیە کە نەعلەکان بێ ئەخە بەسەر باش ئەوی هەستی نەبێ بۆ خاک خاک دایکە خاک بوونە پێناسەیە بەبێ خاک تۆ هیچ نیک. ئەڵێ ئەلئیعتراف بالخەطەئی فەضیلە ئەوەی دان بە هەڵەی خۆیان بنێ معنای سەرکەوتووە یعنی خۆی لەو هەڵەیە ئەپارێزێ جارێکی تر تووشی نابێ. هیوامان هەیە پەلامارت ئەیە شەڕن لەگەڵا ئەکا ڕێر لێ ئەگرێ خەڵکت لێ هانەیە کە تۆ شتێکی ڕاست دوتووە ئەو بەعەکسەوە وتوێتی کوردەکەی ئێمە پێ ئەنێ بە زمانە پێ ئەنێ بەسەر هەموو مێژووی ئەم میلەتە نەکبەتەیە هەر بۆ ئەوەی دەڵێ من غەڵەتم کرد. دڵم پڕە زۆر خەفەتە خۆم بۆ میلەتەکەم زۆر خەفەت خۆم بۆ گەنجێک ئەسۆڕێتەوانێ چی لە دڵایە چی سوود وەرەگرێ لەم ژیانات چەند ئەتوانێ بژی خۆی پێ بگەێنێ. بەڕاستی نایشارمەوە بۆ خۆشم شتم لەسەر نووسی و بە خۆشی موت کە ڕۆژێکی شتۆ بە دەردی نەجمەدین مەلا ئەچی و بێسەر و شوێن ماڵە ئاوایی یەکەی لە ئێمە و کەس نازانێ هەتا خۆشی زۆری پێ ناخۆش بوو چاوەکانی پڕ بوو لە ڕقم لە وشەی خانە نشینە ڕقم لە تەقاعودیە من خاک نشینم تەیرم ئەسوڕێمەوە بە هەموو عالەما دواییەمەوە خانەکەی خۆم کە ئەم شوێنەیە ئەلحەمدوللا لێرەیە لەدایک بووم بە قوربانی ئەم خاکە بم کە بارانە باری نمە باران ئەچوم پیاسەمە کردبوونی خاکەکەم ئەکرد چەند خۆشە سابۆنەکەشی نەماوە.